ئێران لە سێ ئازگومان دەخاتە سەر هێرشەکەی سەرنووسینگەی سەرۆکی حکوومەت و هەرێمیش بێدەنگە. ستاندار فێڵی بڕیاری زیادکردنی بنزینی 750 دیناری ئاشکرا دەکات و چارەنووسی نرخەکان ئاشکرا دەکات. عەلی زەیدی لە لێواری پەشیمانیدایە و زانیاری نوێ لە زاری نزیکەکانیەوە ئاشکرا دەکرێت. ئێران لەسەر ئاستی جیاجیا وەزیری دەرەوە وتەبێژی وەزارەت و جێگری سەرۆکی کۆمار بە فەرمی ڕایانگەیان ئاگاداری ئەو هێرشەنین کراوەتە سەرنووسینگەی سەرۆکی حکوومەتی هەرێم. بارپرسانی ئێران جەخت دەکەنەوە کە پەیوەندیەکانی تاران و هەولێر لە ئاستێکی بەهێزدایە و هیچ پاساوێک نییە بۆ ئەنجامدانی هێرشی لەو شێوەیە. ئێران دەیەوێت پەیوەندیەکان بە بەهێزیش بمێننەوە. دوای ڕەتکردنەوەکانی ئێران حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا هیچ ڕاگەیەندراوێکی دیکەی بڵاو نەکردوتەوە بۆ وەڵامدانەوەی تاران یان خستنەڕووی ئەو بەڵگانەی کە دەیسەلمێنن هێرشەکە لەلایەن ئێرانەوە ئەنجام درراوە. لەلایەکی دیکەوە عەلی زەیدی کەوا لیژنەیەکی تایبەتی بۆ بەدواداچوونی وردەکاریەکانی هێرشەکە پێکێناوە، بەڵام تا ئێستا هیچ وادەیەک بۆ سەردانی لیژنەکە بۆ هەولێر دیاری نەکراوە. بڕیاری زیادکردنی بنزینی 750 دیناری ڕاستدەرنەچوو. سەرەڕای ئەوەی وەزارەتی سامانە سروشتیەکان بەڵێنیدا ژمارەی بنزینخانەکان زیاتر بکرێت و نرخی بنزینی نۆرماڵیش بە شێوەی بازرگانی لە 750 دینار جێگیر بکرێت، بەڵام بەپێی بەدواداچوونی ستاندەر لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو بە هیچ شێوەیەک ژمارەی وێزگانەی بنزینی 750 دیناری دەفرۆشن زیاد نەکراوە، بەڵکو تەنها ئەو بنزینخانانە گۆڕداون کە پێشتر دابەشیان دەکرد و دراونەتە بنزینخانەی نوێ. لە ماوەی جێبەجێکردنی بڕیارەکەشدا هیچ لیستێکی نوێی بنزینخانەکان بڵاو نەکراوەتەوە کە نیشانی بدات ژمارەیان زیادی کردووە. ئەمەش وای کردووە لە هەولێر نرخی بنزینی نۆرماڵی بازرگانی لە سەروی 1500 دینار بمێنێتەوە و لە سلێمانیش بە 1200 دینار. بەمەش جارێکی دیکە وەزارەتی سامانە سروشتیەکان نەیتوانی بەڵێنی هەرزانکردنی بنزین بۆ هاوڵاتیان جێبەجێ بکات. ئەمەش نیشانەی ئەوەیە تاکە چارەسەر تەنها پێدانی 50,000 بەرمیل نەوتەکەیە بەبەخدا بۆ ئەوەی بنزینی پاڵپشتی کراوی 450 دیناری بۆ هەرێمی کوردستان دابین بکات. کەسان نزیکەکانی عەلی زەیدی سەرۆک وەزیرانی عێراق دەڵێن ناوبراو پەشیمانە و وتویەتی ئەگەر بگەڕێمەوە بۆ پێش 3 مانگ نابمەوە بە سەرۆک وەزیران. لەم بارەوە دکتۆر یاسین تەها شارەزای کاروباری عێراق دەڵێت هۆکاری ئەم پەشیمانیە بۆ ئەوە دەگەڕێتەوە کە زەیدی بۆ چاکسازی یابووری هاتبوو، بەڵام ئێستا لە ناو تونێلە تاریکەکانی ئاڵۆزیە ئەمنیەکاندا گیری خواردووە و گەیشتۆتە ئەو بڕوایی بەبێ کۆنتڕۆڵی یاسایش هیچ چاکسازیەکی دارایی ناکرێت. سەرەڕای ئەم ئاستەنگانە عەلی زەیدی جەختی کردەوە کە دوای 30 ئەیلولیش لە بەرەنگاربوونەوەی بەردەوام دەبێت، تەنانەت ئەگەر لەو پێناوەدا پارچە پارچەش بکرێت. هەوڵەکانی کۆنتڕۆڵکردنی چەک بەردەوامە و بەرپرسانی شیعەش داوایان لە زەیدی کردووە هەوڵ بدات بەبێ گرژی و شەڕ پرۆسەکە کۆنتڕۆڵ بکات و بە ئەنجامی بگەێنێت.